من وەکو بەشداربوویەکی ئەو کات کە بەشدار بووم و دوو جادرامە محکەمەی سەورە بەشدار بووم لە راپەرینی شاری رواندز فەخر و شانازی بەو ڕۆژە ئەکەم راپەرینێکی جەماوەری بوو ئەو کات من لە هێرشم کردە سەر منەظەمەی بەعسەوە مام محەممەد زێندین لە تەنیشتە من شەهید بوو هەر هاوارێ کرد لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله کوڕە لێیان دەن خەزایە محەممەد کوردە لە تەنیشتە من بریندار بوو داواکاریم ئەوەیە بەڕاستی هیچیان بۆ نەکردوینە وەکو حکومەت بەڕاستی تاکو ئێستا ئێمە مەجموعەکی زۆرین زیندانی چاچینە زەویمان وەرگرتووە تاپۆیان نەکردووە لە باغمەرە شەهاب لەسەر ڕێکەرکوچێ یعنی ئەتوو پاشی ئەو هەمومان دیمە ڕاستە ئێمە هی ئەوەمان کردووە بۆ زەویمان نەکردووە بەڵام لەگەڵ ئەوەشدا وەک پێویست نییە کە خزمەتی ئێمەیان کردووە. وەک بەشداربوویەکی راپەرینی ساڵی 1970 نۆزدەی پێنجی ساڵی 1970 داوا لە حکوومەت و کاربەدەستانەکەم کە ئەوڕێکی جدی لەو خەڵکە بدەنەوە کە بێسەر و شوێن کران لەو راپەرینە و ئەو شەهیدانەی کە لەو ڕۆژە گیانی خۆیان فیدای ئەو نیشتیمانە کرد بەر بە ڕژێمی بەعس خەڵک راپەڕی و بۆ گۆڕینی ئەو وەزع بوو بۆ ئەوەی بوو لە ژیانێکی ناخۆش و بێنە ژیانێکی خۆشکەچی ئێستا ژیانی خەڵک هەر لە تاڵی و هەر ناخۆشی و خەم و خەفەتدایە ئازادی ڕاستە زۆر خۆشە هەبێتن بەڵام بەو شێوەیەنە کە ئازادیەک بم خنچێنیتن هەناسەم تەنگ بکاتن ئاوم لەسەر گران بکاتن نەفتم پێ نەدات کارەبان پێ نەدات ژیانم گوزەرانم هەمووی ببڕیتن داهاتم ببڕیتن موچەکەم ببڕیتن ئەو ئازادیەم بۆ چییە کە بەو شێوەیە بێتن